دەرگا لەسەر جەنگی ئەتۆمی دەکرێتەوە. پەیماننامەی نیو ستارت دوایین ڕێکەوتن و پەیماننامەی نێوان ئەمریکا و رووسیایە لە بواری چەکی ئەتۆمیدا. ئەم پەیماننامەیە و هاوشێوەکانی بە درێژایی دەیان ساڵ سنوورێکیان بۆ ئەو دوو زلهێزە ئەتۆمیەدا نابوو تاوەکو ڕوبەڕووبوونەوەی ڕاستەوخۆ لە نێوانیاندا ڕوونەدات و ئاسایش و سەقامگیری نێودەوڵەتی تێک نەچێت. بە کۆتایی هاتنی ئەو پەیماننامەیە لە ڕۆژی پێنجشەممەی شوباتدا دەرگا لەسەر ناڕوونیەکی نێودەوڵەتی دەکرێتەوە. ئیدی سنوورێکی دیاریکراو بۆ خۆپڕچەککردنی زیاتر نامێنێت. رووسیا پابند نابێت و ئەمریکا قسەی نییە. رووسیا ڕایگەیاندووە چیتر پابندی نیو ستارت نابێت، بەڵام دەژڵێت بەرپرسیارانە هەڵسو کەوت دەکات. لە بەرامبەردا ئەمریکا تاوەکو ئێستا هیچ شتێکی لەو بارەوە نەگوتووە و تەنیا وەزیری دەرەوەی وڵاتەکە گوتوویەتی دۆناڵد ترامپ لە داهاتوودا قسەی دەبێت. نیو ستارت ڕێگە لە جەنگی ئەتۆمی دەگرێت. نیو ستارت لە ساڵی 2010 لە پراگی پایتەختی چی گواژوو کراو. ساڵی 2011 چووە بواری جێبەجێکردنەوە. ئەم پەیماننامەیە لە ڕێگەی دانانی چەند بربەستێکە و دەرفەتی ڕوودانی جەنگی ئەتۆمی لە نێوان ئەمریکا و رووسیا کەم دەکردەوە. یەکێک لەو دوو بربەستانە ئەوە بوو کە ڕێگەی بە هیچ کام لەو دوو زلهێزە نەدەدا ژمارەی موشەکە بالیستی و کیشوەربڕەکانیان لە 700 دانە تێپەڕ بکات. جگەلەوەش ئەمریکا و رووسیا بۆیان نەبوو کڵاوە ئەتۆمیەکانیان بگەێنە زیاتر لە 1500 دانە و ڕێگەشیان لەوە گرتە بوو ببنە خاوەنی زیاتر لە 800 سەکۆی هەڵدانی موشک جا ئەو سەکۆیانە لە کاردا بوو بن یاخودنا. هەڵپەساردنەکەی رووسیا و ژمارەی کڵاوە ئەتۆمیەکان یەکێک لە میکانیزمەکانی جێبەجێکردنی پەیماننامەکە ئەوە بوو ڕێگە بە تیمەکانی پشکنین دەدرا سەردانی هەردوو لابکەن و لە ژمارەی موشک و کڵاوە ئەتۆمیەکان دڵنیا ببنەوە. بەڵام کاتێک لە شوباتی ساڵی 2023دا و بەهۆی جەنگی ئۆکرانیا و رووسیا پەیماننامەکەی هەڵپەسارد کاری تیمەکانی پشکنین وەستان و ئیدی هیچ بەدوادا چوونێک نەما و تاوەکو ئێستاش ئەوەی لەبارەی ژمارەی موشک و کڵاوە ئەتۆمیەکانی هەردوو لاوە دەگوترێن زانیاری هەواڵگرین و لە ڕووی یاساییەوە ژمارەکان نەسەلمێنداون. بە گوێرەی ئەو زانیاری هەواڵگریانە ئێستا رووسیا خاوەنی 5459 کڵاوەی ئەتۆمیە و یەکەم هێزە لە جیهاندا. ئەمریکاش 5177 کڵاوەی ئەتۆمی هەیە.